بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان و ئازیزان، ڕۆژوانانی خۆشەویست و ئازیز، لە خزمەتتانین بەردەوامی بە زنجیرە وتاری ڕۆژوو و نەخۆشین ئەدەین. لەم حەڵقەیە باسی نەخۆشیەکی بەرفراوان و زۆرەکەین، ئەویش نەخۆشی شەکرەیە. خۆشەویستەکانم، نەخۆشی شەکرە لە ئەنجامی زۆر خواردنی ئینسانەکانەوە، یاخود لە ئەنجامی بوونی قابلیەتی جینەکانەوە، یاخود لە ئەنجامی بوونی قەڵەوێکی زۆرەوە، یاخود زۆر جار هۆکارێکی نەزانرا و بە تایبەتی ئەمڕۆ لە عالەمە نەخۆشی شەکرە لە هەڵکشانایە، بە تایبەتی لە ناو کۆمەلگای ئێمەیە زۆر بەداخەوە، بە تایبەتی لە تەمەنی دوای تەمەنی 40 ساڵیەوە. ئینسانەکان هەمویان پێویستیان بۆیە کە پارێزکەن و خۆیان لە کۆمەڵێک شیرینی و لە برنج و لە پەتاتە و لەو شتانەی کە نیشاسی تایە بە دوور بگرن، کەواتە ڕۆژوو بۆ خۆی چارەسەرێکی حتمیە بۆ ئەمە، چونکە یەکەم قسەی دکتۆری پسپۆر لە بواری شەکرەیە لەگەڵ نەخۆشی شەکرەیە پارێزە. بۆیە ئەو کەسانی کە شەکرەیان هەیە و تەنها بە پارێز چارەسەرە بن، زۆر بە ئاسانی دەتوانن بە ڕۆژوو بن. بگرە ڕۆژوو بۆ خۆی چارەسەرە و زۆر جار نەخۆشەکە تەنها بە ڕۆژوو، تەنها بە زەعیف بوون، تەنها بە ڕیاضە، تەنها بە تەراویحەکان ڕۆژۆک شەکرەکەی ئەپەڕێنێ و نەخۆشیەکەی نامێنێ بە پشتیوانی خوای گەورە. ئەو کەسانی کە نەخۆشی شەکرەیان هەیە بەڵام پێویستیان بە عیلاجە، ئەمڕۆ چارەسەری شەکرەوای لێ هاتووە کە نەخۆشەکە پێویستی بە حەپێک یان بە 2 حەپە لە پارشێ و لە بەربانگا ئەیخوات. ئەو کەسانی کە 2 حەپە خۆن ئەتوانن حەپی بەربانگیان بە ساغی بخۆن و حەپی پارشەویان نیودانە بخۆن بۆ ئەوەی کە لە کاتی ڕۆژە تووشی دابەزینی شەکر نەبن، چونکە دابەزینی شەکر بۆ خۆی خەتەرترە لە بەرزبوونەوەی شەکر. ئەو کەسانی کە شەکریان دائەبەزێ تووشی سەریەشە و تووشی بێتاقەت و تووشی سرجێش خواردن و تووشی خەواڵ و بوون و لەوە چێ زۆرجار تووشی لەرزین و ئەوە بن لەم کاتەیە بە ناچاری ئەبێ ڕۆژەکانیان بشکێنن و ئەبێ شەکرێ بخوات کە چارەسەر بێ پێی و زوو شەکرەکە بگاتە مێشکی و تووشی مشکلەی کاریگەری لەسەر دەمارەکان دروست نەکات. بۆیە ئەو کەسانی کە بە ڕۆژوون شەکرەیان هەیە، کلیلی نەخۆشیەکەیان بەدەست خۆیانە، خوای گەورە عوزری داونەتێ، هەر کاتێ بێتاقەت بوون، هەر کاتێک فشاریان بۆ هات ئەتوان ڕۆژەکانیان بشکێنن، بەڵام لە کولە ڕۆژوو چارەسەرە بۆم نەخۆشیانە. بەڵام ئەو کەسانی کە ناتوان بە ڕۆژوو بن لەگەڵ نەخۆشی شەکرەیە چێن؟ یەک، ئەو کەسانەی کە نەخۆشی شەکرەیان هەیە و لە تەمەنێکی گەنجی واتە پێش 30 ساڵیە تووشی نەخۆشیەکە بوون، ئەمانە ئەتوان بە ڕۆژوو نەبن. دوو، ئەو کەسانی کە بە ئینسۆلین بندن ئەتوان بە ڕۆژوو نەبن. سێ، ئەو کەسانی کە زیاد لە 2 حەپیان هەیە، واتە لە 2 جار زیاتر عیلاجە خۆن، پێویستیان بە وەجبەی نیوەڕوانە کە حەپەکەی تیا بخۆن، ئەتوان بە ڕۆژوو نەبن. خاڵێکی تر لە خاڵەکان ئەو کەسانەی کە شەکرەکەیان یاریە کات و بەرز و نزمە کات و کۆنتڕۆلکردنی زەحمەتە، دیسانەوە ئەمانش ئەتوانن بە ڕۆژوو نەبن، لەبەری کە بەردەوام ئەمانە پێویستیان بەوەیە شیرینی بخۆن و لە هەمان کاتیشە چارەسەر بە دەرمان یاخود بە ئینسۆلین بەکاربێنن. خاڵێکی تر لە خاڵەکان ئەو کەسانی کاتوان بە ڕۆژوو نەبن ئافرەتێکی دووجیانە کە شەکرەی هەیە، دیسانەوە لەوە ئەچێ بە ڕۆژوو بوون بۆ ئەم زۆر حەکیمانە نەبێت و ئەتوانێت ڕۆژەکەی بشکێنێ. خاڵێکی تر ئەو کەسانەی کە شەکرەیان هەیە بۆ ماوەیەکی زۆر و تووشی مزاعفاتی شەکرە بوون، لە چاویانە، لە گوچیلەیانە، لە قاچەکانیانە، لە بۆری خوێنیانە، ئەتوان ئەمانش دیسانەوە بە ڕۆژوو نەبن. خاڵێکی لە خاڵەکان ئەو کەسانەی کە تووشی زۆر داخەڵبوون ئەبن بەهۆی مزاعفاتی شەکرەوە، دیسانەوە ئەمانش لەو کەسانن کە ئەتوان بە ڕۆژوو نەبن. بۆیە خۆشەویستەکانم، غەیری ئەم جەمعە، غەیری ئەم کۆمەڵە، ڕۆژوو چارەسەرە بە مەرجێک ئەو کەسانەی کە بە ڕۆژووە بن، شەکرەیان هەیە، ئاوێکی زۆر بخۆنەوە و کە بەربانگیان کردەوە بە 2 دەنک یاخود بە 3 دەنک خورما و دواتریش وەجبەیەکی خەفیفی خواردن بخۆن و دیسانەوە کە لە تەراویح گەڕانەوە خواردنێکی وەجبەیەکی خەفیف بخۆن و لە پارشەویشە ئاخر جار پێش بانگ دیسانەوە خواردن بخۆن بۆ ئەوەی کە تاقە و وزەی ڕۆژەکەیان بمێنێ و حەپەکان بە منتەزەمی بەکاربێنن و ئاوێکی زۆر بخۆنەوە و کە ڕۆژویان شکان سەر نەکەنە سەر شیرینی و شتی شیرین و شتی ئەوەی کە مادەی گلوکۆز و زەرە لە شەکرەکەیان هەیەت
واتە نابێت لە کاتی ڕۆژوشکانیشیانە پارێزەکەیان بشکێنن و ئەبێ سەردانی دکتۆری پسپۆڕی خۆیان بکەن بۆ ئەوەی کە پێش ڕۆژۆکەیان چارەسەری گونجاویان بۆ بدۆزێتەوە و بتوانین لە کاتی ڕەمەزانەکەیە بەو شێوە مانگە بەردەوام بن و خوای گەورە بیکا بە شفایان ئینشاء الله. هیوادارین ئەو کەسانی کە بەڕۆژوو بن لە مانگی ڕەمەزانە شەکرەیان هەبووە، دوای ڕەمەزانیش لەسەر ئەو ستایڵەی پارێز کە خوای گەورە بۆی داناون و دکتۆرە بەڕێزەکان ڕێژیمی ڕۆژیان بۆ دیاری کردوون، دووشەمان و پێنجشەمانیش بەڕۆژوو بن و بتوان 3 ڕۆژ لە مانگەکەیا بەڕۆژوو بن و شەواریش بگرن لەبەرەوەی کە ڕۆژوو چارەسەری فعلی شەکرەکەیانە و هیچ گێرە و کێشەیەکیان بۆ دروست ناکە. بەعکسەوە ئەگەر پێشتریش بە درێژایی ساڵەکە یاخود مانگەکە بەڕۆژوو بوونایە پێم وایە زۆریان تووشی نەخۆشیەکە نەبوون ئەگەر قەدەری خوای گەورە نەبوایە. وسلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.